همون ڕۆژە ساعات 8 بەیانیان ڕەسام ئەم خوێند ڕۆژی 8 بۆ 10 ساعات ئەم خوێند سڵاو من ناوم کۆژین معروف عەبدوڵڵا پۆلی شەشی ئەعدادی بووم ئەمڕۆ نەتیجەکان دەرچووم معدەلی سەدم هێنام ئەمە بێتە ژوورۆ لەگەڵما ئەسێ شوێنی خوێندنەکەم بکەیت من ئەلێرە ئەم خوێند هەموو ڕۆژە ساعات 8 بەیانیان ڕەسام ئەم خوێند ڕۆژی 8 بۆ 10 ساعات ئەم خوێند هەرەبان ئەم مێزە ئەم خوێند و ئیتر ئەو کتابانە دیارە بۆ ئێوە بەڕێسان فەم ڕۆژە ئەم خوێند و قەت کۆڵ مەدەن هەر هەوڵدەم بۆ خوێنەکانتان و بە هیواداری سەرکەوتو بۆمتم کۆژن تۆ هیچ مامۆساگی تایبەتت گرتو یاخود لە هیچ پەیمانگایەکی وانت خوێندووە یان تەنها لە قوتابخانەکەی خۆت تەنها لە قوتابخانە و لە یوتیوب خۆم ئەم خوێند لە یوتیوب مامۆستاکەم دەرەکرد و ئەم خوێند بەڵام ئەتوانی هەیە مەسەڵێ مثلا ظروف مادیان نایکات و هەیە ناتوانێت مامۆستا بگرێ ئەتوانی بخۆت لە یوتیوب بخوێنی ئەگە بتەوە ئەتوانی سەرکەوتوو بیت بە هیوە خوێندنەکەم زووتەواگر بەشک بڕۆم سەیارەکانکەم بینیم لە ژوورەکەت وێنەی لۆگۆی ڕیال مەدریدی هەڵواسیەوە هەندێکی ئانی ڕیال مەدریدی بەڵام من هەندێکی زۆرگەم لە ڕیال بۆ ڕیال مەدرید لە مناڵیەوە هەر زۆر حەزم بە یارێکان بوو حتا کات خوێندنیش ینی هەر مەدانم بۆ دانا سەیارەکانکەم خوێندنەکەم زووتەواگر بەشک بڕۆم سەیارەکانکەم وەکو حافزێکیش بوو مەسەڵەن ڕۆژی ساعات دە یاریانە بوو من عەجەلە بەیانی ڕەسام خوێندنەکەم تەواگر بەشک ساعات دە سەیارەکەم بەڵام زۆر هۆکارێک گەورە بۆ ئەویش شەکان ڕیال مەدریدە بەڵام ئەوانە غەرەز ڕیال مەدرید و ئەمباپێ و ئەوانیش ئەمانیش حەزەکەم خۆیان چیان حەزیان لە چێ بڕۆم بۆ ئەوە تر بزانم خۆی حەزی لە چییە تر نازانم ئەوڕا بۆ چی بەشێک ئەو کاتی جۆبیست بووی کە کچەکەت بە کۆنبرەی سەد بۆتە یەکەم لەسەر ئاستی عێراق لەسەر ئاستی کەرکووک چۆن بووی چۆن ئەو بینی سەرەتا سوپاستان دەکەم وەڵای برا ئەمە تقریبا سێ چۆرە چاوەڕێمانە و دوای کات نان خواردەم نیوەڕۆ ئەم زەمناڵەکان دەستیان کردەوە سەرەوە وتم چییە وتی وەڵای بابە نیمرەکان دابەزیە زۆر پێم خۆش بوو یعنی ماندووبوونەکان هەمووی ئەڕات الحەمدوللا کچێکت ئەوە نمرێ ئەوە بێنێ لە ئاسکەرگوای یەکەمە جای تر ئینشاءالله بەرەو دکتۆری ڕای ئینشاءالله پێم وێت خوشکێکیشی بە هەمان شێوە چەند ساڵی ڕابردوو لە کۆنمرەکانی یەکێک لەسەر ئاستی عێراقشی وا بوو هەبوو بەڵێ لە سەڵا پارێزگای سەلاحەدین ئەو کاتە لە دوو زنێمە 97 هێنا بەس ئەو کاتە وەگەم ئەوانە بە ئێوە زۆر خۆشتانەکەن کەناڵەکان ینی نمرەکە بەلایە کەناڵەکان هاتنیان بەلای زۆر خۆش ینی ئەس ئەو کاتە کەس بچاریمان نەکرد 97 هێنا الحەمدوللا کلیەت تۆ کەرکووی تەواو کرد الحەمدوللا 2 ساڵ دکتۆرەیە ئەمیش تەمان لەگەڵ ئەمایە هەمان ڕێگەیەک دەبن ئینشاءالله لە بدایە تۆزێ بێزار بەوەی باوە قورسە و کلیەت و خۆشیمان بینیم بس الحمدلله لەم دوایە هاتە سەر ئەڵێ ڕۆم بۆ کلیەتۆ ئینشاءالله حەزەکەم بچێتە چ بەشێکەوە بۆ دوا ڕۆژ وەڵڵاهی من مناڵەکانم هەموویان خوێنەوەتەوە قەتە دەخولیشیان نەکران بزن بۆچی من کاتێ خۆم ڕۆیم بۆ مەعهەد حەزم لە مەعهەد ریاضە بوو وەرزش بەڵام لەدەستم چوو ئەمانیش حەزەکەم خۆیان چیان حەزیان لە چێ بڕۆم بۆ ئەوە تر بزانم خۆی حەزی لە چییە تر نازانم ئەوڕا بۆ چی بەشێک برای بەڕێز چەند ساڵە لە کەرکووک نیوە وەڵای تقریبا لە دوای 16 ئۆکتۆبرەوە ئەوە 8 ساڵ کەرکووکین تقریبا ئەو هاتین بۆ کەرگوسەف 4 بوو 4 سەرەتایی بوو وڵا قەت دەرناچم بۆ نێوان بەس خوێندنەکەیان تاواکەن خزمان ئەیان و دێ بۆ دایم دەرناچی هەرڵێ خوێندنیانێ متقەینا ئەمان خوێندنیانێ دەرچی خوێندنەکەیان ناتوانتر لە بیریانە چێتەوەی هیلاکە بن وازم لە هەموو شتێ نابوو بەسەمت ئەمان خوێندنیان تاواکەن قەینا منە هیچم نایە دەخوا بە زیادێ الحەمدوللا دەرەجەیانێنە خوا بە زیادە